بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. عەبادی داوای کۆبوونەوە لە فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق دەکات و چوار فراکسیۆنی کوردیش لە پەرلەمانی عێراق داواکەی عەبادی ڕەت دەکەنەوە. هەرێک لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و گۆڕان و یەگرتو لە پەرلەمانی عێراق ڕەتیان کردەوە بەشداری کۆبوونەوەکەی عەبادی بکەن. لە بەرامبەردا فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق بەشداری کۆبوونەوەکە دەکات. بە میواندارێک لە بەڕێزدان لە ستۆدیۆی سەرەکی بەڕێز دکتۆر بەختیار جەبار شاویز ئەندامی پەرلەمانی عێراق، هەروە لە هەولێرەوە بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێ ئەم پرسە دەکەین. لە سەرەتا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. السنة التشريعية الثالثة چوار فراکسیۆنی کوردی لە پەرلەمانی عێراق داواکاریشی عەبادی بۆ کۆبوونەوە ڕەتەکەنەوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بانگهێشتی فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق دەکات بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەک لەبارەی سەردانەکەی بۆ ئەمریکا و دۆخی عێراق. هەر یەک لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و گۆڕان و یەگرتوش لە پەرلەمانی عێراق ڕەتیان کردەوە بەشداری کۆبوونەوەکەی عەبادی بکەن و فراکسیۆنی پارتیش داواکەی عەبادی قبوڵ کرد. چوار فراکسیۆنە کوردیەکەی پەرلەمانی عێراق هۆکاری بەشداری نەکردنیان لە کۆبوونەوەی عەبادی ئەگەڕێنەوە بۆ دژایەتی سەرۆکوەزیرانی عێراق بۆ مافەکانی خەڵکی کوردستان. لە ڕاگەندراوێکی هاوبەشدا فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و گۆڕان و یەگرتو ڕایەگەێنن عەبادی پێش چەند ڕۆژێک لە دادگای فیدراڵی تانەی لە چەند بڕگەیەکی یاسای بودجەی عێراقدا، لەوانە بڕگەی موچەی پێشمەرگە و بودجەی کەرکووک و هەڵەبجە. ئەوانیش داوایان کردووە عەبادی تانەکانی بکشێنێتەوە، بەڵام ناوبراو ئامادە نەبووە ئەو داواکاریە جێبەجێ بکات. لە ڕاگەیاندراوەکەی ئەو فراکسیۆنانەدا ئەوەش خراوەتە ڕوو عەبادی بەشە دەرمانی هەرێمی بڕیوە، ستەمیش لە زووتیارانی هەرێمەکات و فەرمانی دەرکردووە لە سەدا 70 پارەکانیان بۆ خەرج بکات. هەرچی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیشە داواکەی عەبادی بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکەدا قبوڵ کرد. عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق بە ماڵپەڕی حیزبەکەی ڕاگەیاند چوار فراکسیۆنەکە داوایان کردووە بەشداری کۆبوونەوەکەی عەبادی نەکەین، بەڵام ئێمە بەشداریەکەین و چەند پرسێکیش لەگەڵ عەبادی تاوتوێکەین. ڕەتکردنەوەی کۆبوونەوە لەگەڵ عەبادی لەلایەن چوار فراکسیۆنی کوردی پەرلەمانی عێراق لە کاتێکدایە ڕۆژی 16 ئەم مانگە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بانگهێشتی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقیان کرد بۆ پەرلەمان بۆ تاوتوێکردن و جێبەجێنەکردنی یاسای بودجەی عێراق، بەڵام عەبادی ئامادەی دانیشتنەکەی پەرلەمان نەبوو. التصويت على مشروع دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن. کاکتۆر ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری ڕەتکردنەوەی داواکاری عەبادی کە داوای کۆبوونەوەی فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق کردبوو، چێ و چوار فراکسیۆنە کوردیە داواکاریەکەی عەبادیان ڕەت کردەوە. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت و سڵاو و ڕێز بۆ تاوی بینەران. بەتەکید خۆتان ئاگاتان لێ ئەمڕۆ زۆربەی ڕاگەیاندنەکان تیشیان خستە سەر ئەم مەسەلەیە. لە ڕاستیە ئەتوانم بڵێم بە دیاریکراوی سێ هۆکاری گرنگ هەبوو بۆ ئەوەی کە ئێمە هەوڵەکان یان با بڵێن بیر و بۆچوونەکانمان کۆ بکەینەوە بۆ ئاراستەیە کە بایکۆتی دانیشتنی عەبادی بکەین. یەکەمیان پەیوەندی بەو تانەیەوە هەبوو کە عەبادی یاوێتی لە مەحکەمەی ئیتیحادی لە مستەحقاتی پێشمەرگە. ئێوە دەزانن وە زۆر بەرنامەیشمان لەسەری کرد کە ئێمە موازنەمان تەصدیق کرد و ئەتوانم بڵێم یاسای موازنە کە ئێستا یاسایە یەکێکە لە یاسا گرنگەکان و وەکو دەستکەوتێکیش ئەتوانم ئێستش باسی بکەم. یەکێک لەو دەستکەوتانەی کە ئێمە جێگەمان کردەوە لە ناو ئەم یاسایە بریتی بوو لەوەی کە بۆ یەکەمین جار توانیمان مستەحقاتی پێشمەرگە جێ بکەینەوە و حکوومەتی ئیتیحادی ملزەم بکەین لە دەرەوەی ڕێکەوتنی نەوتی و لە ساحەڤە و ئەوانە کە مستەحقاتی پێشمەرگە بدرێ. یعنی لە دوای 13 ساڵ لە پرۆسەی ئازادی عێراق و نزیکەی 12 بۆ 11 ساڵ لە پەرلەمان و موازنە لە ناو پەرلەمانە بۆ یەکەمین جار بوو. و ئێمە لە کاتی خۆیان باسی ئەمەشمان کرد ئەم چوار فراکسیۆنەکە ئەمە دەستکەوتێکی گرنگە. هەندێک لایەن پێیان وا بوو نەخێر هیچ نەکراوە بۆ پێشمەرگە بە دیاریکراوی. دەستکەوتەکە چییە؟ دکتۆری چی بۆ پێشمەرگە تیان نەبوو؟ ئێستش تایەتی و
لێرەوەیە عەبادی ئەزانێت کوێی دەیەشێ عەبادی دەزانێت چ زەرەرێکی کردووە ئەڵبەت وەکو حکومڕان وەکو ئەوەی کە خاوەنی دەسەڵاتە خاوەنی پارەیە کە ئەتوان بڵێم چ گۆڵێکی لێکراوە سەبارەت بە پێشمەرگە گۆڵتان لێ کردووەوە بەتەکی من پرسیارێکەکەم ئەمە یەکەمین جارە سەرۆک وەزیرانێکی عێراق تاعن بدا لە مادەیەک کە تایبەت بێ بە پێشمەرگە بۆ تانی لێدا لەبەرەوەی نایەوێت جێبەجێی بکە چونکە ئەگەر جێبەجێی بکە ئەو مادەی هەشت کە تایبەتە بە مستحقاتی پێشمەرگە ئەبێ پارێکی زۆر بنێرێ بۆ پێشمەرگە بۆ موچەی پێشمەرگە کەواتە ئەم دێت بەر لەوەی حکوومەتی هەرێم بێ بۆ بەغا کە تا ئێستا نهاتووە هیچ ئاسۆیکیش دیار نییە بێت ئەوێ دەست پێشخەری بکات بۆ ئەوەی لە مستەقبەلە لە ڕووی قانونیەوە یعنی مەسئول نەبێ تانی لێدا بۆی محکەمە ئیتیحادی هەڵی وەشێنێتەوە ئەو مادەیە کەواتە ئەمە شت کراوە چونکە بەپێی ئەو مادەیە وەکو ئاماژەم بۆ کرد پێویستە بە تەنسیق حکوومەتی عێراقی لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان کە لە یەکەوە ئیشی پێکرێ ئەم مادەیە جێبەجێکرێ ئەم هات لە سەرەتای مانگی سەیە کاتێک هیچ وەفدێک دیار نەبوو دەست پێشخەری خۆی کرد بۆ ئەوەی هەڵی وەشێنێتەوە ئێمە لەبەر ئەم تانەی عەبادی ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کەوای کرد مووقیف وەرگرین بەشداری لە کۆبوونەوەکەنەکەی زۆر باشە بەس ئێستش سەبارەت بە دەست ئەگەر سێ خاڵەکە لەم دوای ئەمەوە بەسەر باشە زۆر باش هۆکارەکە خاڵی دووهەمیان لە ڕاستیە پەیوەندی بە مستحقاتی جوتیارانەوەی لە هەرێمی کوردستانە خۆی طبعاً مستحقاتی جوتیاران پەیوەندی بە لە ساحەڤە و کێشەی نەوتوانەوە نیە ئەمانە پەیوەندیان بە نەفقاتی حاکمن واتە بێت لە دەرەوەی ئەو لە ساحەڤەی کە دیاری کراوە حکوومەتی عێراقی پابەند بێت لە موازنە پارەی جوتیار بدا بە هەرێمی کوردستانەوە عەبادی چی کرد سەرەتا بڕیارێکی دەرکرد کە لە ماوەیەکی نزیکدا لە ساهشتایی پارەی جوتیارانی هەموو عێراق نەیوت هەرێمی کوردستان هەموو پارێزگاکان سەرف بکرێ بەداخەوە چەند ڕۆژێکی پێچوو هات ئەمەی بەستەوە بە ساحەڤەوە بەحساب ئەمە شتێکی قانونی ئەکات دای ناوتی لە ساحەڤەی پارەی جوتیاران سەرفەکەم دوای ئەوەی کە زەختێکی زۆرمان دروست کرد هەموو فراکسیۆنەکان لە ناو پەرلەمانە و کارێکمان کرد یەکێک لە دانیشتنەکانی پەرلەمان هەفتەی پێشووتر بەر لە نەورۆز تەرخان کرا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لەسەر داوای ئێمەی نوێنەرانی کورد کە ئەم زوڵمەی عەبادی قبوڵ نەکرێ ئەوە بوو زۆربەی ئەندام پەرلەمانە کوردەکان مداخەلەمان کرد لە دوجارە هەموو کوتلەکان و هەموو ئەندامانی پەرلەمان لەسەر ڕاستپاردەی سەرۆکایەتی پەرلەمان ڕەژنووسی بڕیارێک حازر کرا بڕیارەکە دوو خاڵ بوو یەکەمیان پێویستە مستحقاتی جوتیارانی هەرێمی کوردستان هاوتای پارێزگاکانی تری عێراق سەرف بکرێ لە ساڵی 2016 خاڵی دووەم ئەوەی کە ماوە لە پارەی جوتیار لە پارەی فەلاح بۆ ساڵی 2014 و 2015 ینی ئەوانەی کە وەریان نەگرتووە هەر ڕێژەیەک بێ لە ماوەیەکی نزیکدا حکوومەتی عەبادی ئەبێ جێبەجێکە تا ئێستا هیچمان نەبینی بەڵکو تازەترین شت کە هەیە لە ساسی وهشتی چەکی پارەی جوتیار هاتووە بۆ هەرێمی کوردستان کەواتە ئەمە غەدری دووهەم ئەمە خاڵی سێم پەیوەندی بە داودەرمانەوە کە عەبادی داوای کردووە بەشە لەگەڵ وەزارەتی داراییە داوایان کردووە کە بەشە دەرمانی هەرێمی کوردستان ببڕێت کە ئەمە لە دەرەوەی لە ساحەب سپاس دەکەم دواتەگەرم و لای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای مامۆستا سەلیم مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ئەگەر سەرنجێکی هەبێت لەسەر سەبارەت بە بەشدارینێکنی و چوار فراکسیۆنە لە کۆبوونەوەکە لەگەڵ عەبادیدا پاشان ئێستا قسە لەسەرەوە دەکرێت تا چەند ئەم بایکۆتەی کەم چوار فراکسیۆنە کردویانە پەیوەندی باز لە دروستبوونی دوو بەرە و دوو میحوەربەندی دەکرێت لە بەغداد بەرەیەکیان بەرەی مالیکی و بەرەیەکیان بەرەی عەبادی ئەم بایکۆتەی ئەم ڕۆ هیچ پەیوەندێکی بەو میحوەربەندیەوە هەیە کە باز لە دروستبوونی دەکرێت ناو پەرلەمانی عێراق بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێزێ دۆسڵاو ڕێزم هەیە بۆ دکتۆری بەڕێز و بۆ هەموو بینەرانی عەزیز لە ڕاستیدا ئێمە
وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بیرۆکەی بەشداری نەکردنی کورد لە بانکێشتەکەی عەبادی ئێمە بیرۆکەکەمان پێشکەش کرد و بەڕێزەوە فراکسیۆنەکانی دیکەش قبوڵیان کرد کە پێویستە ئێمە بەشدار نەبین و پەیامێک بدەین بە عەبادی کە هەروە بە ئاسانی ئامادەنین گوێت بۆ بگرین تاوەکو تۆش ئامادە نەبی مستحقی ئەو ئیستیحقاقانەی گەلی کورد کە لە موازنەی 2017دا بە زۆرینەی دەنگی پەرلەمان پەسند کراوە کە ئەو تانەی لێداوە جارێکی دیکە دەیە بڕگە بە بڕگە هەڵی بۆشێنێتەوە هەموو ئەو دەستکەوتانەی کە ئێمە لە ماوەی ساڵێکە کارمان بۆ کردووە دەیە ئەو خەرمانی جوهد و ماندووبوونی ئەندامانی پەرلەمانی کورد کە بە تەنسیق لەگەڵ لایەنەکانی دیکەدا کردومانە ئاگری تێبەردا و چۆن دەڵێ مایە پوچمان بکە ئەوە پەیامێک بوو بۆ عەبادی و لە هەمان کاتیشا ئێمە پێما وایە بە تایبەتی لەسەر بەشی پێشمەرگا کە پێشمەرگا نزیکەی 1400 بۆ 500 پێشمەرگە شەهید بۆ و 11000 برینداری داوەوە بە فعلی بەشداری شەڕەکانی کردووە لە ئێستادا لە موازنەی 2017دا کە توانراوە جێگای بکرێتەوە و هەڵدەستێ بێبەشیان دەکا ئەوەش قابلی قبول نییە لەلایەن ئەو چوار فراکسیۆنەوە کە ئێستا بەشدار نەبووین و هەر ئەوەیە کە وای کردووە ئێمە پاڵنەر بێ بۆی کە بەشدار نەبین. نقطەیەکی دیکەی مهم هەیە ئەوی شەر ئەوەیە کە عەبادی هەموو جارێکە ئوسلوب و ئەدائی چۆن دەڵێ مەجلیسی نواب ئەوەیە کە دەبێ عەبادی بێ ئامادەی دانیشتنەکان بێت نابێ ئەندامانی پەرلەمان بچن بۆ ئەوێ چونکەوە جۆرێکە هەموو جارێ بە بیانووی داوەتێ بە بیانووی بانکێشکردنێک ئەندامانی سەرۆشی کوتلەکان بانک دەکا و کاتێکیش کە بانکێشنامەی بۆ دەچێیان ئیستیجواب دەکرێت یاخود پرسیاری لێ دەکرێت ئەو ئامادەیە منەسیقێکی بینی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی وەزیران بنێرێ واتە لە ئێستادا وەک پێویست ئامادەی دانیشتنەکانیش نابێ ئێمە ئامادەنین ڕۆڵی پەرلەمانی عێراق لاوازکەین و دەمانێت وەکو خۆی بە بەهێزی بمێنێتەوە. سەبارەت بە پرسیاری بەڕێزی شت کە باز لەوە دەکەی لە ئێستادا بەڕوونی دەبینین کە کارکردن بۆ ئینتخاباتی ئایندە زۆر بە گەرمیکاری لەسەر دەکرێت و هێزە عێراقیەکان بە گشتی کار دەکەن و دابەش بوون بەسەر دوو بەرەدا بەرەیەکیان بەرەی عەبادیە کە بە تەنسیق لەگەڵ چۆن دەڵێ مقتەدا سەدر و لەگەڵ لە ئێستادا مەجلیسی عەلاشیان لەگەڵاوە لەگەڵ هێزێکی دیکەی وەکو سونەکان و ئوسامە نوجەیفی و دەگەڕێتەوە ئەو هێزە کوردیانش ئەو هێزە کوردیانشی کە دەیانەوێت بەشدار بن تێیداوە لەسەر خەتێک ئیش دەکەن کە مەسەلەن لەوانێ تورکیا بەشێکی ئاراستەکانی تێدا بێ یاخود بڵین وڵاتانی دەوروبەر و لە هەمان کاتیشە خەتێکی دیکەمان هەیە کە خەتی مالیکیە لە هەمان کاتاویش کۆمەڵێک ئەحزاب و حیزبی فەزیلە و هێندێک عەشیرەت و هێندێک حیزب و لایەنی دیکەی کوردی لەوانێ بۆ ئاراستە ئیش بکەن ئەو جۆرە ئیشکردنە بۆ هەوڵدان و مانەوە لە دەسەڵاتیان پێی گەشتن پێی بەجددی ئێستا کاری لەسەر دەکرێت و زۆربەی لێدوانەکان و زۆربەی بانکێشکردنەکانیش بەشێک لە مزایداتی سیاسیان پێوەیە. بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە مەسەلەن بەڕسمی قسە بکەین کە ئەو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نامانەیە بەشێک بین لە جێبەجێکردنی ئەجندای هیچ کەسێک و ئەوە پاڵنەر بووە کە ئێمە بەشدار نەبین لە بانکێشتەکەی عەبادیدا و عەبادی لە ئێستا دەیەوێت تەنها بە قسە کات بەسەر بەرێت چونکە کات لە مەسلحەتی گەلی کوردانیە کە لە ئێستادا ئێمە نەتوانین پشک و بەشی پێشمەرگە بەدەست بێنین و لە ئێستادا کە خەڵک دا و دەرمانی لێ ببڕێەوە لە ئێستادا کە فەلاحەکان چاویان لە جوهد و ماندووبوونی ئێمەیە عەبادی دەستی بە ئیشەکە بکە ڕۆژنا ڕۆژێک تاخیریکە ئەوە وامان لێ دەکا پەیامێکی ڕوون بدەینە سەرۆک وەزیرانی عێراق و پێی بڵین ئێمە بەشدار نابین و دەبێت تۆ بێ بۆ پەرلەمان و بە تەئکیدیش جگە لەوەی کە ئێستا ئێمە بەشدار نەبووین و ناشمانەیە بە ئاراستەیەک ئیش بکەین کە ببینە ئەجێندای دوو سراعێکی سیاسی لە عێراقدا کە لەوانەیە دەستی دەرەکی لە پشتدا بێ و هەندێک هێزی عێراقی زلهێزبیان جوڵێنێ ئێمە نابینە چۆن دەڵێ عەسای دەستی ئەوانە و لە هەمان کاتیشە دەمانەوێت ڕۆڵێکی سەرەکی بۆ پەرلەمان بجێڕینەوە وەکو فراکسیۆنی خۆمان کۆمەڵێک پرسیارمان ئاراستەی عەبادی کردووە و بانکێشتیشمان کردووە بەڵام لە کاتێکە ئامادە نەبووە بێتە ناو
وەڵامی بانکێشتەکەی ئێمە بداتەوە لە ڕاستیدا ئەوەیە کە وای لێکردوین لێسەدا ئێمە بەشدار نەبین. بەڵای سوپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان. کاک دکتۆر سەبارەت بەر لەوەی کە بینە سەر مەسەلەی بەشداریی فراکسیۆنی پارتی سەبارەت بەو میحوەربەندیەنی کە باز دەکرێت ئەم بایکۆتە ئەمڕۆی پەیوەندێکی بەو یان پەیوەندی بە بەرژەوەنەکانی خەڵکی کوردستانەوەی بە هیچ شێوەیەک پەیوەندی بەو میحوەربەندیەوە نیە. ڕاستە عەبادی مالیکی بنافسن و کێشیان هەیە لە بینی خۆیاندا و مالیکی دەوێ هەر هەژمونی بەردەوام بێت لەسەر عەبادی، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە ئێمە پەیوەندی بۆ هەبوو بێ میحوەرێک یان میحوەرێکی تر. ئێمە میحوەری ئێمە میحوەری خەڵکی کوردستان. بەڵام ئێستا ئەوەش هەیە سەبوونە پارتی تۆمەتبار دەکرێت بە هاوپەیمانی عەبادی و یەکێتی نیشتیمانیش مندێک مەسەلەن خەڵک تۆمەتباری دەکات بە لەگەڵ مالیکی هاوپەیمانێتی ئەزانی تۆ با یەکشت بڵێن لێرە باشە ئەگەر من دووشتە لەم جای ئەچمەوە سەرەوە. میحوەری ئێمە میحوەری خەڵکی کوردستانە، میحوەری هێنانی دا و دەرمانە بۆ خەڵکی کوردستان، میحوەری سەرفکردنی موچەی پێشمەرگە و موچەی خەڵکی کوردستانە نەکرد پێشمەرگەش. ئەوەی کە وەکو موازنمە میحوەری ئێمە پارەی جوتیارانە ئەوەیە. کێ تەعامل لەگەڵ ئەم میحوەراکە ئێمە لەگەڵ ئەم شتانە بکە ئێمە لەگەڵ ئەو میحوەرین. ئیتر ناوی عەبادیە، ناوی مالیکیە، ناوی هەر شتێکی تر بۆ ڕوون بێستا بۆ ئەوەی مالیکی ئەمە یەکشت ڕوونکەمەوە. ئەمانە هەمویان ئێمە بە یەک چاو سێریانەکەین. چاوی ئێمە زیاتر ئەوانە ئەبینێ وەکو وتم کە لەگەڵمانە خزمەتی خەڵکی کوردستانەکەن ویان قانون جێبەجێەکەنەوە تا عەبادی قانون جێبەجێ ناکە لە قانون خۆی دزێتەوە تاعن لە قانونەیە کە 300 ئەو نوێنەری هەموو عێراقدەنی پێداوە. ئەگەر بێتە سەر ئەوەی کە ئەمە مالیکیە و ئەمە عەبادی و ئەمە چی و کۆمەڵێ قسەی ناو لەگەڵ ڕێزما تەشهیر و تۆمەت و ئەوانەیە هەرچەند ئێمە گوێمان هەر لەوانە نییە، بەڵام با ئێمە یەکشت بکەین. مالیکی بە هەموو تاگڕەویەکانی خۆیەوە کە ئێمە پێمان وایە بەشێک لە قەراراتی مالیکی بەڵێ تاگڕەوی بووە و قوبوڵیشمان نەکرد لە کاتی خۆشە پێش پێمان وتوێتەوە. و جەنابی مام جەلال کە سکرتێری یەکێتیە و ڕابەری کوردە و ڕابەری یەکێتی و هەمومانە مامۆستامانە یەکەم کەس بووە کە بە مالیکی وتووە دەستە قرتێنم پەنجەتە قرتێنم ئەمە ئاوەوالە من بۆ کەرکووک لە بەغام نەک بۆ شوێنی تر ئەمانەی پێوتووە. مالیکی بەم هەموو جەبروتەی خۆیەوە ئەوەی کە ئێستا عەبادی ئەوێ بیکە ئەو ئەوانەی نەکرد. تکایە ئەمە دیفاانیە لە مالیکی وەکو وتم مالیکی تاگڕەوە و ئێمە یەکەم هێز بووین جوابمان داوەتەوە پێمان وتووە، بەڵام مالیکی دەرمانی خەڵکی کوردستانی نەبڕی. عەبادی ئەوە تا ئیبڕێ بودجەیش خلافاتی لەسەرخۆ ئێمە لەگەڵ مالیکیە دانیشتین بۆی باس کردوین کە چۆن بووە و چۆن نەبووە. مالیکی ئەڵێ نەوتە فرۆشن نەوتی خۆتان کە ئەفرۆشن بۆ داوا پارەی نەوتی بەسرە لە منەکەن. ئەمە بە کوردی نەوتەکەتان بێننەوە بۆ بەغا هەمومان بەیەکەوەکو ساڵانی پێش ئەوەی کە نەوت دەرهات خۆنەوت لە دوای 2010 و 2009 لە ساڵی 2006 تا دەیش کەس نێزانین نەوت چییە و نەوت هەیە یان نییە ئەمە بۆ کێشە دروست بوو وەلحاصڵ ئەمە مەسەلێکی ترە. مالیکی بە هەموو تاگڕەویەکانی خۆیەوە کە من وەکو عەرەبێک سەیریەکەم و سیاسەتی خۆمی لەگەڵاکەم نەهات دەرمانی نەخۆشی خەڵکی کوردستان ببڕێ، نەهات پارەی جوتیاری خەڵکی کوردستان ببڕێ، وانە بە هەموو هینەکانی خۆیەوە. و ئەو 2 ساڵی ئەخیریش کە لە ساڵی 2014وانە بوو کۆتای حکومی مالیکی بوو، بەڵام عەبادی سێرەکەی بە هەمان نەفەس ئیشەکاتەوە خراپتر، بە هەمان نەفەس و خراپتر، یعنی نەگەر موچەی بڕیوە ئەوە تا لە پەرلەمانە سوالی شەفەی بۆ نێرین جواب نایەتەوە، ئیمزا کۆ ئەەکەینەوە دەیان جار ئێمە نوێنەرانی کورد ئیمزامان کۆ کردێتەوە من خۆم 3 کڵێشەی ئیمزای نوێنەرانی کوردم وەکو ئەرشیف هەڵگرتووە کە خۆمان کردوێتەوە لەگەڵ برادرانە با نەڵم هەر ئیشەکەی خۆمەی هەمومانە نوێنەرەکانی کورد نردومانە بۆ وەزارەتی مالیە نردومانە بۆ عەبادی نردومانە بۆ وەزارەتی تیجارە کە ئەمە نوێنەری کوردین زیاتر لە 6 نوێنەر ئیمزامان کردووە پارەی جوتیار پارە گەنمەکەی تەسلیم کردووی خۆ ئەمە خێری بێ ناکەی پارەکەی بۆ نانێری یان دێت چیەکە پارەکە ئەکا بە لە ساحەڤە ینی بەچی قانونێ بەچی هینێک دێتە سەر مەوزوعی پێشمەرگە بۆ یەکەمین جارە خۆ هەر ئێمە نەبووین هەموو کوتلەکانی تر ئەو بوو ئیتیهامیان کردین دەرمانداوە بە یاسای حەشدی شعبیە چەند هەموو نوێنەرەکان دەرمیان پێداوەوە ئەرشیفەکان ماوە ڕسمەکانیش ماوە
لە بەرامبەر ئەوەدا موچەمان بۆ پێشمەرگە دابین کرد لە ڕووی قانونیەوە ئەو تا مالیکی عبادی دێت جێبەجێ ناکەن کەواتە ئەگەر میحوەربەندیش بێ با ئێمە بین بە چاوێکی ئینسافەوە سێریان بکەین و بقارەنە بکەین کامیان لە کورد و باشترن بۆ کوردیانی لە نێوان ئەو دوانێنە ئەگەر بوونەوە بۆ داهاتویان بۆ گەڕانی من یەک شتەڵێم هیچیان بۆ کورد باش نین بەڵام پرسیاری گرنگەوەیە کورد خۆی بۆ خۆی باشە ئەمە پرسیارەکەیە کورد کاتێ بۆ خۆی باشە بێ کە ماڵی خۆی ڕێخست بێتەوە یەک گرتو بێ یەک دەن بێ یەک هەڵوێز بێ و با بڵێن ڕۆژێک دەوڵەت ڕانەگەیەنێ و ڕۆژێکی تر بگەڕێتەوە بۆ بەغاو داوای وەزارەت و کۆمەڵێ ئیمتیازات بکە ئەمە کێشەکانە تۆ مەسلەیەکی کوردەواری هەیە لە ماڵەکەی خۆت قایم بکە خەمی دراوسی ئەوانت نەبێ ئێمە طبعا ینی من ناڵێم ڕووخاوە بەڵام ئەڵێ ماڵی ئێمە لێکترازاوە ماڵێکی پەشێواوە کە بەداخەوە کێشەکانی خۆمانمان ڕێک نەخسوەتەوە و دەرهاوی شتەکانی ئینفرازاتی ئەم وەزعی لە هەرێمی کوردستانە هەیە ڕەنگی داوەتەوە لەوێ ئەگەر نا تۆ چاوەڕێ بکەی کاک عەبادی کاک مالیکی کاک جەعفەری چیشی ئەمانە بیانەوێ ماڵ بۆ تۆ دروستکەن ئەمان دروستی ناکەن زۆر باشە ئەمان بۆیان بکرێ هیچ بە تۆ نادەن بەڵام ئەوە تۆیت وەکو کورد چۆن ئەتوانی سیاست بکەی چۆن ئەتوانی قەناعەت بە ڕای بەرامبەر بکەی دیبلۆماسیەن لە ئاسی ئیقلیمی لە ئاسی نێودەوڵەتی لە ئاسی ناوخۆی عێراقیە بۆ ئەوەی پێگەیەکی بەهێزت هەبێ نەوەکو یعنی ئێستا بۆ نمونە بەشداری نەکردنی چوار فراکسیۆن لەگەڵ عەبادیە و بەشداریکردنی فراکسیۆنێک لەگەڵ کۆبوونەوەکەوە یعنی ئەبێ ئەمە لێک بدرێتەوە بۆ وای لێ هاتووە ئایا ئەم چوار فراکسیۆنە لەسەر حەقن یان فراکسیۆنەکەی تر کامیان لەسەر حەقن ئەمە خەڵک ئەبێ خۆی حکوم با لەسەرەوەگەر حکومی لەسەر بدەن کامیان خۆبێکێک بلەوانەی کە دیفاع لەوەکەم کە مووقفمان وەرگرتووە لە بەرامبەر بە عەبادی ڕوونیشم کردەوە فراکسیۆنی پارتی هەڵەیە کە بەشداری تۆ ئەزانی ئێمە ئەم چوار فراکسیۆنە لەسەر ئەوە نییە بایکۆتمان کرد بێ داوای وەزیرێکمان کرد بێ وەزیرەکەیان نەدابینێتە یان وتبێتمان برادرانی کۆمەڵ ئاوەکیل وەزیرێکیان بنێ خۆ ئەوان وەکیل وەزیرێکی شان نییە لەوێ لەسەر ئەوانە نییە برای بەڕێزم ئەزانی لەسەر چییە لەسەر ئەو سێ خاڵەیە لەو سێ خاڵە کە سێ خاڵی قانونیشن ئەڵێن کاکە عەبادی وەرە ئەم قانونە جێبەجێ بکە باشە بەس بەڕوونی پێشمان بڵێ بەشداری پارتی بۆ چییە بە بۆ چوونیەوە واللهی من لێرەوە ناتوانم بەناوی پارتیەوە قسە بکەم بەڵام تەسەورەکەم بەشێک لە بەشداریکردنی برادرانی پارتی ڕەتفعلێکە بۆ ئەوەی کە ئەم چوار فراکسیۆنە لە زۆربەی هەڵوێستەکانە بەیەکەوەن لە پەرلەمانی عێراقی بۆ نمونە ئێمە دەنگماندا بە بودجەکە و شەڕمان بۆ کرد ئەوان بایکۆتیان کرد دەنگماندا بە پێشبەرگەکە کە ئەوە تا دەرکەوت تانەکەی عەبادی دەری خستکی ڕاستی کرد ئێمە خۆمان ناڵی خۆمان ڕاستما کرد بەس عەبادی پیاوێکە هاوارەکە ئەڵێ زەرەرم کردووە پارەیەکی زۆرە بێ بنێرم بۆ پێشمەرگە ئەی هاوار فریام کەون شەڕی داعش هەیە پارە نییە نەو دابەزیوە تەعنەیە لە هینەکە کەواتە ئەمە کێ لەسەر حەق بوو بەڵام لێرە کێشە هەیە ئەوەی کە لە کوردستانە هەیە حکوومەتی هەرێمە نایەت مەلەفەکە بجوڵێنێ ئەگەر بێت بۆ نمونە بیجوڵێنێک ئێستا لە یەکێکەوە توانێت داوای حەقی پێشمەرگە بکات سەپاری پێشمەرگەدا دەگە مەلەفەکەی جوڵان بێ ئێستا بێتە بەغا واز لە شتەکانی تر بێنە بەس پارەی پێشمەرگە ئەتوانێت لە یەکێکەوە وەریگرێت زۆر بە کورتی بەڕمان هەیە ئێستا گەر حکوومەت هاتپێ بەغدا و پارەی پێشمەرگە داهات بەڕوونی ئەگەر بەهاتایە تەمان تەنسیقها لە مادەی هەشتاوە هاتووە لەگەڵ حەیدەر عەبادی لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ دابینکردنی ڕاتیبی پێشمەرگە موچە دەهات ئەگەر هات پێ و تەنسیق کرد بێ ئەگەر تەنسیق بکە هاتووە لە مادەکەیە مادە قانونەکە واڵێ بۆ نمونە ئەگەر نێشی کە عەبادی بە حکوومەتی هەرێم بەهاتایبی و تایانوێنەرانی کوردەوە عەبادی ئێمە هاتووی نایکە ئیستیجوابی بکەن 65 کەسن ئیمزاکۆکەنەوە عەبادی بانگێشی پەرلەمان بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕینەوە هەولێر لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاگر بگەڕێنەوە لای بەڕێستان ڕای بەڕێستان سەبارەت بەوەی کە بۆچی فراکسیۆنە کوردیەکان یەکەڵوێز نین و دووبارە لەم هەڵوێستەشدا دابەش بوونەوە لە بەغداد ناکرێت پێش ئەو کۆبنەوە ڕاوێژ بکەن یاخود ئەوەندەی کە بەڕێستان ئاگادار بن ڕاوێژ لەگەڵ فراکسیۆنی پارتی نەکراوە کە بەیەکەوە هەڵوێز وەربگرن و بەشداری نەکات؟ لە ڕاستیدا ئێمە پێشی ئەوەی کە بگەڕێینەوە بۆ هەرێمی کوردستان و فترەیەکە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەردانی هەموو کوتلەکانمان کردووە هەموو لایەنە سیاسیەکانمان کردووە بە تایبەت لایەنە سیاسی کوردیەکان بە یەکێتی نیشتیمانی و بە گۆڕان و بەیەگرتو و حتا بە پارتیشەوە بەیەکەوە دانیشتوین و قسە و گفتوگۆمان کردەوە پرۆژەیەک بیرۆکەیەکمان داونێکە لەمەودا بالاپەڕێکی سپی هەڵدەینەوە بتوانین لەسەر بەرژەوەندە گشتەکانی گەلی کورد یەکدەست یەکهەز یەکەڵوێز بین وەچی کە دابەش نەبین و ناکۆچیەکانی هەرێمی کوردستان بە نەهێنین بۆ بەغدا و لێ بەیەک نەفەز ئیشکەین و بەیەک مەشروع ئیشکەین چونکە هەست دەکەین کە زەرمەندی یەکەم لێ میلەتی کووردە و هەموو لایەنە سیاسیەکانیش لەوێ زەرت دەکەن ئەگەر بەیەکەوە کار نەکەین و جۆرێک لە ئیتفاقێکی شەفەوی هەبووە کە لەمە دوای ئیشکەین حتا سەرۆکی فراکسیۆنی پارتی بە هەمان شێوە ئامادەی خۆی دەربڕیەوە کە لەمە دوای ئێمە ئامادەین بەیەکەوە کارکەین ئەگەرچی من ئاگام لێ نییە لەوەی ئایا بانکێش کراوە یان بانکێش نەکراوە لە ڕەدلفعل چووە چۆن چووکە ئەوە زیاتر سەرۆکی کوتلەکان پێی هەڵدەستن. بەڵێ لە ڕاستیدا ینی بەشداریکردنی لایەنێکی سیاسی بۆ ئەو داوەتنامەیە و نەچوونی چوار لایەنێک دیکە خۆی شتێکی ناشرینە و لاوازی ئێمە پێشان دەدا لە ئەوێ و جۆرێکە لەوەی کە دابەشبوونە و گواستنەوەی کێشەکانە بۆ بەغدا یعنی شتێکی چۆن دەڵێ نقطەیەکی لاوازە لە هێزە کوردیەکاندا لەوێ ئێمە هیچ شتێکمان نییە لەوێ جگە لەوەی کە مەشروع و پرۆژەی گەلی کوردمان پێ ئێمە میلەتێک دەنگی پێداوین و لە ئێستاشدا شەڕی ئێمە و داخوازی ئێمە لەوێ زۆر ڕوونە لەگەڵ بەغدا کە بریتە لەوەی چۆن بتوانین هەموو ئیستحقاقەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنین لەوێ ئەگەر نەشتوانین هەمووی بەدەست بێنین بتوانین بەشێکی بەدەست بێنین چونکە بەپێی دەستور ئێمە بەشێکین لە عێراق مادام بەشێکین لە عێراق و پێویستە لە موازنەکاندا بە تایبەتی کە لە موازنەی 2017 لەو میزانیانەی کە تێپەڕیوە و دەنگمان لەسەرداوە ئەوەی لەسەر شانی لایەنە سیاسیەکان بۆ شتی باشیان کردووە و چۆن دەڵێ پشک و بەشی باشیان بۆ کورد دابین کردووە بەڵام لە نەتیجەدا هیچیان بەدەست نەهێناوە چونکن کورد لە ناو خۆیدا ماڵەکەی یەک نەبووە و حکومەتێکی بەهێزمان نەبووە و نەبوونی پەرلەمان و شلۆقی ماڵی کورد و ئەو بێسەروبەری کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە جۆرێکە لەوێ ئەوان باش ئێمە دەخوێنەوە دەزان ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا قوتمان نییە چونکە دابەش بووین چۆن لە بەغدا قوتت دەوێ هەر ئەوەش وای کردووە کە لە ئێستادا عەبادی لاوازی هەرێمی کوردستان بە دەرفەت بزانێت تانە بدا لە ئەو بەشەی کە بۆ پێشمەرگە دابین کراوە لە موازنەی 2017 و لە هەمان کاتە دەرمانی هەرێمی کوردستان ببڕێ و پشتی بەشی جوتیاران کە حەقێکی شەرعی و قانونی خۆیانە مەسەلەن بیکاتە 117 کە ڕوون و ڕۆشن دیارە نایاساییە شتێکی زۆر باشە بەس مامۆستا قسە لەسەرەوە دەکرێت بۆچی و چوار فراکسیۆنە نەچوون بەشداری بکەن لەو کۆبنەوە لەوێ ڕاستەوخۆ ڕخنن لە عبادی بگرین ینی بۆ ڕخنەکانتان نەبردە بەردەمی خۆی ینی بەشداری کارکرد بە باشتر نەبوو وەکو فراکسیۆنی پارتی دەڵێ ئێمە بەشداری دەکەین و کۆمەڵێک پرسیش لەگەڵ عبادی تاوتوێ دەکەین
لە ڕاستی دامە یەکەم جارنی عەبادی بانکێشتی لایەنە سیاسیەکان یاخۆ سەرۆکوتلەکان دەکاوە چەندەمین جارە بەڕوونی مناقەشە کراوە لەگەڵ عەبادی بە تایبەتی بۆ بەشی پێشمەرگە و جوتیاران بەڵام عەبادی دەستی دەکاوە کات دەکوژێەوە وەقت بەسەر دەبا هەتا ئێستا بێ خەتۆش نهاتۆتە پێشێ لە ئێستادا بەڕوونی دەرکەوت کە عەبادی نایەوێت ئەو پشک و بەشەی هەرێمی کوردستان بدا ئەوەش بۆ ڕوون بۆ کە تانەی داوە لە مەحکەمەی ئیتیحادی لە موازنەی 2017 کە دەبێت پشک و بەشی پێشمەرگە لەو میزانیە ڕەت بکرێتەوە و دەربهێنرێەوە لە هەمان کاتیشا بڕیاری دەرکردووە بە بڕینی دەرمانی هەرێمی کوردستان لە کاتێکە هەرێمی کوردستان بۆتە لانکەیەک بۆتە مەوایەک بۆتە جێگەی حەوانەوەی هەزارەها کەس لە ئاوارە و دەربەدەرەکانی عەرەب لە ئێستادا کە بەو نەفەسە ئیش بکات لەگەڵ هەرێمی کوردستان و لە ئێستادا کە بۆ پارێزگاکانی دیکەی عێراق بەشی جوتیارانی جیاوازی پێکردەوە لەگەڵ هەرێمی کوردستان و بۆ ئەوانی بە شێوازێک بڕیارداوە کە بە تەواوەتی پارەکەی خۆیان وەربگرن بەڵام بۆ هەرێمی کوردستان 170 وەربگرن کە ڕوون و ڕۆشن نایاساییە ئێمە جارێکی دیکە هەستاوین کە چۆن دەڵێ محکەمە لە عەبادی بگرین و بتوانین بیدەینە دادگا و لەگەڵ چەندین محامی و قازی گەورە قسەمان کردووە و لە ئێستادا ئەو بابەتە گەرموگوڕە و بیرۆکەی لەلایەن چۆن دەڵێ کوتلە کوردستانیەکانەوە ئێمە مادام ئەو بە دادگا لەگەڵمان دەجوڵێتەوە و ئێمەش دەوێت دادگا لەگەڵ بێت بە تەکیدیش نابێت لایەنە کوردستانیەکان بێدەنگ بن. بەڵێ ینی ئێستا هەوڵێکەیە ینی لەلایەن کێوە سکاڵ لەسەر عەبادی تۆمارکە ئێوەش دەتانەوێت لە دادگای ئیتیحادی وەکو ئەو 4 فراکسیۆن و توێژی فەرمی کراوە کە سکاڵە لەسەر تۆمار بکەن اینجا نەتیجەی سکاڵایش کاریگەری باشی دەبێت لەسەر موچە لایەنە کوردیەکان لەوێ زۆربیان بەڵێ من لێ دەچیان ئاگادارم کە گفتوگۆ کراوە و ڕاگۆڕینەوە کراوە و قسە لەگەڵ محامیەکی بەهێز کراوە حتا بڕی ئەو پارەش دیاری کراوە کە مەسەرەن چۆن بتواندرێ مەسەلەن لە ڕێی محامی باشەوە هەوڵ بدەین کە ئەو دۆسیە ئەو کەیسە بەرینەوە و لەگەڵ چەند حاکمێ قسە کراوە زیاتر گفتوگۆی زیاتریش دەکەین ئەگەر بزانین ئێمە لە بردنەوە نزیکین و دەتوانین بە لە ڕێی دادگاوە ئەو بەشە بۆ هەرێمی کوردستان بجێڕینەوە بە تەکید ئێمە ڕێگای محکەمەی لێ دەگرین و عەبادی و هەموو ئەو کەسانەی کە دەستیان هەیە لە برینی بەشی هەرێمی کوردستان کە بە تەکید سەرۆک وەزیران بە بڕیارەکان لەلایەن ئەوانەوە دەردەچێت دەتوانین بیدەینە دادگاوە لە ڕێی دادگاوە ئێمە جارێکی دیکە بتوانین مستحقاتی هەرێمی کوردستان کە ئێمە نوێنەرایەتی ئەوان دەکەین بەدەست بێن. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە بەشداریکردنی فراکسیۆنی پارتی لەو کۆبوونەوەی ئەمڕۆی عەبادیدا هیچ پەیوەندی بە چیەوە بە بۆ چوونیەوە ڕەتفعلێکە بۆ 4 فراکسیۆن یاخود لە ڕاستیدا پەیوەندی بە نزیکبوونەوەی هاوپەیمانەتی مەسەلەن پارتی و عەبادیە بۆ قۆناغی داهاتووی دەسەڵات لە عێراقدا؟ خۆی ئەوەی ئەمە لێرەدا لەبەردەست بێ زیاتر ئەگە تەحلیلات بێت ناوەکو ئەوە شتێکی وامان لەبەردەستدانە بەڵام کە دەبینین لە ناو دەوڵەتی قانون دابەشبوونێک هەیە کە پارتی بە هیچ شێوەیەک چارەی مالیکی ناوێ و بەڵام ئیستیقبالی عەبادی دەکاوە دوو جار عەبادی هاتووە لەگەڵ بەرپرسانی پارتی دانیشتووە و گفتوگۆیان کردووە و هەست بە لێک نێزیک بوونەوەیەک دەکرێت لە ئێستادا کە عەبادی بانجی کوتلە کوردستانیەکان دەکات ناچن بە دەنجەوە بەڵام لە هەمان کاتە فراکسیۆنی پارتی دەڵێ ئێمە دەچین و لەوێ پرسەکانی خۆمان تەڕەح دەکەین ئەوەش جۆرێکە لە ئاماژەکردن کە ئەوانە لێک نێزیکن لە ئێستادا دەنا عەبادیە کە پشکی پێشمەرگە نەدا و بەشی پێشمەرگە نەدا کە بە یاسا چەسپیوە کە نوێنەری هەموو عێراق گەلی عێراق کە لە پەرلەمان کۆ دەبێتەوە دەنجی لەسەرداوە کە فەلاحەکان تا ئێستا نەیانتوانیوە چۆن دەڵێ بە ماڵی خۆیان بە ماندووبوونی خۆیان کە دەغڵودانی خۆیان ڕادستی سایلۆکانی عێراق کردووە تا ئێستا ئەو بەشیان بۆ نەهاتووە لە هەمان کاتیشە عەبادی زۆر بەڕوونی قسە دەکا کە ئێمە ئامادەنین چۆن دەڵێت پشکی فەلاحەکان بەو شێوەیە بدەین دەیخاتە مزایدەیەکی سیاسیەوە قەزەیەکی سیاسی بۆ دروست دەکات دەیخاتە بەش و پشکی 170 لە بیریشمان نەچێت کە عەبادی لە ئێستادا شکستی خواردووە و نەشی توانیوە یەک هەنگاو لە چاکسازی بەرێتە پێش
ئەگەر ئێمە پرسیارێک بکەین بڵین فەرم و چاکسازیەکانی عەبادیمان بۆ بژمێرن لە یەک هەنگاویش نەیتوانێەوە بەرەو پێش بچێ تەنیا ئەوە نەبێت کە ڕاتیبی چەند بەرپرسێکی کەم کردوێتەوە بەڵام لەلایەکە زەرەدی زیاتری لە عێراق داوە و نەیتوانیوە تا ئێستا سوپای عێراق بکاتەوە یەک و عەبادی بۆ خۆی بەڕوونی دەڵێت تا ئێستا من ناتوانم هێزی عێراق وەکو پێویست جوڵە پێ بکەم و لە شەڕی موسڵی شایستە شکستی خواردووە. سپاس دەکەم. یعنی دەوێت دەستی چاوری خۆی بەسەری پەرلەمان بسرێتەوە و تۆپەکە هەڵداتە مەجلیسی چۆن دەڵێ نوێنەرانەوە لێوە دەوێت تۆمەتباریان بکە هەر ڕۆژێ بە شتێک هەر ڕۆژێ بە هەندێک شتی شەفەوی زۆر چۆن دەڵێ ئیستیفزازی دروست بکە کە سەرنجڕاکێشانی شاریعی عەرەبیە بۆ بۆچوونەکانی خۆی کە لە ئێستادا گەلی عێراقی گەیشتوتە ئەو نەتیجەی کە عەبادی کەسێکی درۆزنە. بەڵێ سپاس دەکەم دواتر دەکرێمەوە لای بەڕێستە کاکتۆر سەبارەت بە ئەوەی کە بۆچی ڕاوێژی فەرمینیە لە نێوان فراکسیۆنی پارتی و چوار فراکسیۆنێک لەسەر ئەم جۆرە قەزیانە ینی وەکو ئاماژەمان بۆ کرد من لە ڕاستیان ناکرێت وەکو پارتی بۆ نای پارتیەوە چکە ئەوان هیچی نەکردی دەخوێنەوە لە بەغداد بەڵام ئەوەی کە هەیە ینی ئەسە بۆ نمونە لەم وەزعی کە دروست بووە هەر لە دوای بەسەراحەت بڵێن دوای مەوزوعی ئیقالەکردنی کاگ و شار زێباری پارتی زیاتر هەست بە هینەکە بە پەراوێز خستنەکە و هەست بەوە ئەکا کە ئەم چوار کوتلەیە لەگەڵی نین و وەکو ئەو بیر ناکەنەوە و فعلەن وایشە و وەکو ساڵانی پێشووتر نییە ئەوەی کە ئەوان ئەیانەوێ ئیتر ئەمانی ترێکسەر دەست بەرزکەنەوە ئەوانە چکە لە ڕاستیە بۆ منە مۆزۆی ئەم ئیقالەکردن و ئەو شتانە هیچ پەیوەندی بەم چوار فراکسیۆنەوە نەبووە ئێمە حەزمانە کرد نوێنەرێکی کوردی لە ناو ئەنجومەنی وەزیرانە سەرکەوتوو بووە پەیوەندی بە مەسەلەی ئەو مەلەفانەوە بوو کە خۆتان بینیتان مەسەلەی ئیستیجواب بوو هەر ئەویش نەبوو وەزیری تر ئیستیجواب کراوە هی تریش بەڕێوە ینی ئەم ڕۆژی پێنجشەمەی کە ئێمە ئاڕۆینەوە ئەم پێنجشەمەیە وەزیری سەحا ئیستیجواب بکرێت کە لە پێکاتەی شیعیە لە دەوڵەتی قانون لە مالیک شۆ نزیکە يعني خۆمە هیچ خەتایەکی تیان ئەمە ئیشی پەرلەمانە بەڵام بەسەراحەت لە دوای ئەو مۆزوعەوە زیاتر خۆی لە دوای پەخستنی پەرلەمانەوە پەرلەمانی کوردستان بتەوێ نەتەوێ ئێمە زۆر باسمان کرد کە ئەم کێشانە ڕاستەوخۆنە بەس پریشتی کێشەکانی هەرێمی کوردستان یای لە بەغا یای لە پەرلەمان لە ناو فراکسیۆنەکانە ڕەنگی دایەوە ئەمە یەک بۆیە تا ئێستا هەر نەتوانرا هاوپەیمانێتێکی کوردستانی هی هەموو فراکسیۆنەکان دروست بکرێت ئێستا نەتوانرا هەر نەتوانرا دروست من باوەڕم وایە تا ئەم خولەش تەواو بێ ناتوان دروست کرێت لەبەرەوەی ئەگەر توانرا پەرلەمانی کوردستان یەخرێتەوە هێزە سیاسیەکان ڕێک بکەون و توانرا هەڵبژاردنێکی پاک و بێگەر لەم ساڵا کە مانگی نوێ بکرێت ئێمە مزەحین ئێمە با بڵێن پاسفین کێشەکە لای ئێمەوە نییە ئێمە تەمەناوانە کرد لێرە کێشەکان چارەسەر بکرایە لە کێشەی سەرۆکایەتی هەرێمەوە تا پەرلەمان و حکوومەت و کێشەی موچەی خەڵکو و بوجە ئەوانە یعنی بۆ نمونە مەسەلەی بوجە و موچە خۆ لە پەرلەمانی عێراق پەیوەندی بە پەرلەمانی عێراقەوە نییە ئەمە کێشەیەکی سیاسیە پەیوەندی بە فرۆشتنی نەوتەوە هەیە خۆ ئێمە بەر هیچ پەرلەمانتارێکاگەی لە ڕێکەوتنی نەوتی نییە لە بینی هەرێم و لە بینی ئەنقەرە و لە بینی هەرێم و لە بینی بەغا و پێشتر و ئەمانە ئیرادەی سیاسی کردوونی یعنی ئەم هێزە سیاسیانی کە لە هەرێمی کوردستانان بە هەموو لایەکەوە من پێم وایە نەتیجەکە وای کردتەوتەوە کە پەرلەمان وای لێ ئەو کێشانە هاتنە ناو ئێمەیشەوە دووەمیشان تا سەری کێشاوەکو ئاماژەم بۆ کرد مەسەلەی کاگوشار تەسیراتێکی سلبی دروستکە من تەمە ناکەم برادرانی پارتی بە ڕەتفعل ئیش نەکەن لەوێ یعنی بۆ نمونە ئێمە لەبەر ئەوەی پرۆژەیەگەیم لە مەسلحەتی کوردایە لەبەرەوەی منی یەکێتی دەمی پێدەم تۆ لە تەنیشمەوە پارتیت دەمی پێنەدەی یان بە عکسەوە منیش تەمە ناکەم ئێمە جوانە بین بۆ نمونە ئێستا پرسیارێکی جەوهەری هەیە لەم ماوەی پێشووە هەمووتان بەبیرتانە ئێنمەوە پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکەیشیان وتیان ئێمە یەکێک لە خیارەکانمان ئەوەیە کە بەشداری لە هەڵبژاردنەکانی ئایندەی عێراق نەکەین وابوو تۆ ئەگەر والیە بڵێن تۆ پیاوێکی متابعی سەرۆکی دەستگای هەڵبژاردنەوەی حتا لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی برادرانی پارتیە ئەم وتیان ئەم مەسەلەیە تەڕح کراوە
حتا کاک مەسعودیش پێی باش بۆ بەڵام نەبووە بە بڕیار بە ئێستا ئاراستەکە چۆنە؟ من ئێستا سێریکە ئەوی تری تاواکەم ئەمە نیوەی جملەکەی نیوەی تری بۆ داوەتێکە چن بۆ لای عەبادی کام داوەت؟ ئەم داوەتی ئەم ێوارەیە ئەمە داوەتە کراوە بە کۆبوونەوە داوەت وانە یعنی کۆبوونەوەیەکە داوەت لەسەر داوەتی عەبادی یعنی تۆ لە لایەکەوە بەشداری لە هەڵبژاردننی عێراقا ناکەی لەبەرەوەی عێراق هیچی تیان نەماوە وایە لایەکی تریشەوە دێ بۆ ئەم داوەتە کۆبوونەوە و داوەت وان ئێوارەیە خۆت نزانانی ئێواران جاب مەبەستم لە چییە لێرە مەبەستمەوە هیوادارم ئەمە ڕەتفعل نەبوو بێ لەبەرەوەی ئێمە نەڕۆشتوین ئەوانە ڕۆن ئەمەیە چکە مەسلحەتی کورد مافەکانی خەڵکی کوردستان خەبات و قوربانیدانی خەڵکی کوردستان خوێنی پێشمەرگە و ئەنفال کیمیاباران سوتماکردنی زیاتر لە 4500 گوند تعریب تەبعیز تەرحیل تەهجیر لە 68ەوە لە 63 و 68 و لە سەدەی 20 کورد ناڵێنێ بەدەست ئەم ڕژێمەوە بەڕەد و ڕەتفعلی ئێمە ناگەینە ئەنجام من کەس تۆمەتبار ناکەم ئەو برادرانیش ناکەم بەڵام خوێندنەوەیەکە تۆ ئەڵێ وەک بە خوێندنەوەی خۆت باشە خوێندنەوەکە چییانی خوێندنەوەی ئێمە زۆر بە کورتی سەرکە ئێمە چی بکەین لەگەڵ عەبادیە کاتێک کە نایەت قانون جێبەجێکە کاتێک کە قانون ئەو بە قانون مافەکانی خەڵکی کوردستان لە دەرمان لە قانونەکە سوودی بۆ خەڵکی ئێمە چی بکەین موقف وەرەگرین ئەمە یەکەم موقفە طبعا بەیانیشمان هەبوو ئەمە ئەوە بڵێم پێش ئەمەیش ئێمە بەیانێکمان دەرکردووە لەسەر مۆزوعی دەرمان لەسەر مستحقاتی لەسەر پێشمەرگە لە دوای تاعنەکەی عەبادیەوە ئەوە یەکەم مەرحەلە بوو دووەم مەرحەلە بایکۆتی کۆبوونەوەکەین ئەمە یەکەم کۆبوونەوەیە کۆبوونەوەی تری بەدوا دێت وەرن بە هەمومان بەیەکەوە لەسەر مافەکانی خەڵکی کوردستان بەیانی ئیمزا کۆکەینەوە وەکو نوێنەرەکانی کورد ئیستیجوابی عەبادی بکەین ئەگەر ئەمەیان بۆ نەکرا وەرن بە هەمومان هەر 65ەکەمان بەیانی بایکۆتی دانیشتنەکانی پەرلەمانکەین بۆ ماوەی مانگێک دوایی خیاراتی تر بگرینە بەر لەسەر خەڵک لەسەر مافی ئەم میلەتە نەک لەسەر شتی لابەلاو لەسەر مەوزوعی وەزیرێک و لەسەر کۆمەڵەشتی شخصی و حیزبی ئەگەر ئەمەیە هەمومان ئامادەین ئەمەی کە ئێمە کردومانە پامێکە بۆ عەبادی ئەگەر خۆی بێ چوار فراکسیۆنە زۆرینەی کووردە پامەکەتان گەیشت بە عەبادی پێم وایە پێگەیشتووە و بە دوواداچوونیشی بۆ ئەکرێ و لە دوجاریشدا وەکو وتم هەنگاوەکانی تر لە ڕۆژانی ئایندەیە بەردەوام سپاس دەکەم کاکتۆر مامۆستا کاتی کەممان ماوە سەبارەت بەوەی کە باز لەوە دەکرێت ئێستا عەبادی دەوێت پەرلەمان پەراوێز بکات تا چەندێک ئەم بەشدارینەکردنەوە ئێوە پەیوەندی بەوەیە کە عەبادی دەوێت پەرلەمان پەراوێز بکات بەتایبەتی کە ڕۆژی 16ی سێش عەبادی بانکێشتی پەرلەمان کردو بەڵام ئەو ئامادە نەبوو بێت بۆ پەرلەمان لەسەر مەسەلەی ڕوونکردنەوە بۆ یاسای بودجێ عێراق عەبادی هەر لە دوای ئەوەی کە متمانەی پێدرا لە پەرلەمان کەوتۆتە ململانەی لەگەڵ ئەنجومەنی نوێنەران و زۆر چۆن دەڵێ بە سوکسەیکردنی و بەهێندانەنانی لە ڕاستیدا ئەوەش بۆ دەگەڕێتەوە چونکن ئەو مؤسسەیەکە دەتوانێت بانکێشتی بکەوە متابعی بکەوە لە هەمان کاتیشا چەند وەزیرێکی لە ئیقالە کرد ئەوەشی بە جۆرێک لە مزایدەی سیاسی و پلانی سیاسی ناوزەت کرد چونکن پەرلەمان لە مەسلحەتی حکومەت نییە لە هەموو دنیا هەموو حکومەتێک پێی خۆشە پەرلەمان لە کار بکەوێت بۆ لەبەرەوەی ئەگەر ببا بخوا بدزێ بشارێتەوە چێ متابعی دەکات چێ دەتوانێت بە دوواداچوونی بۆ بکە بۆی عەبادی بەو چاوە تەماشا دەکا و لە هەمان کاتیشا عەبادی لە حیزبێکدا کە پێی دەگوترێت دەوڵەتی یاسا لە پێش دانیشدا جڵەوی دەسەڵات بۆ ماوەی چەند ساڵی ڕابردوو لە دەستی ئەواندا بووە و بەشێکی زۆر لە بەرپرسەکانی چۆن دەڵێ گەندەڵی لە ناو حیزبەکەی عەبادیدان کە نەیتوانێت یەک کەسیشیان لێ بداتە دادگا بەڵام بە کورتی دەتوانم یەکشتیکە بکەین ئێمە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا دەتوانین کاری زیاتر بکەین بەڵام بە یەکدەستی و پێکەوە بوون و دەتوانین بانکێشتی عەبادی بکەین و هەموو خیارێک بگرینە بەر بۆ ئەوەی بتوانین ویژدانی خۆمان ئاسوودەکەین و ئەو حقی کە لەسەر شانمانە جێبەجێکەین. بەڵێ سپاسم کاکتۆر نیو خولەک زۆر بە کورتی سەبارەت بە مەسەلەی نەوتەکە نەوت و بودجە ئەتا نەودەوە بەردەوامی بودجەش نایەت خۆی ئەگەر ئەوەی لە یاساکە هەیە هەتا حکومەتی هەرێم
بۆ بدنێری ڕێک نەکەون بەتەبەتە نەوت بۆتە بەڵا بۆ کورد نەوت نەوت ئێستا وەزعی کورد باشە دەبۆتە بەڵا بۆ وەزعی کورد باشە نازانم بۆتە بەڵا چۆن نازانی وەزعی کورد ئەگەر باشە ئەو نەوتەکەش باشە بۆ شێوەیە بەڵام بەتەکیید زۆر سپاس بۆ میوانەکان سپاس بۆ ئێوە بینێرانی بەرز سپاتەمە